لەم کاتی بێپارەیی و بێموچەیەدا باری سەرشانی وڵاتی قورستر دەبێت. لە بەشێک لە گەڕەکەکانی هەڵەبجە پێوەری ئاوی خواردنەوە ڕێژەیەکی زۆری پارەی ئاو هاتووەتەوە بە شێوەیەک لە 250,000 تا ملیۆنێک دینار کرێی ئاوی خواردنەوە هاتووەتەوە و بووەتە جێگەی نیگەرانی خەڵک. ڕۆژەژمانگمانی تۆدەنی بیسیش بێ 120,000 بە پێیوەسلی ئەم کۆن بێ 262,000 بۆ هاتۆتەوە. پێم وایە خەلەل هەیە لە یەکەم کەم تەرخەمی کۆمپانیا کە درەنگێت، دووەمینیش خوێندنەوەی مەترەکان زۆرە بێت لەسەر زۆرە خوێنێتەوە و زۆریش ماڵەوەتەوە. جاران مانی 10,000 بوو، بەڵامی سەرێکن زۆرە بەراورد ناکرێت لەگەڵ ئەمە. ماڵەوە 416,000 باتەوە 500 باتەوە. ئەم جارە بێتەوە سەروی 700,000 بۆێتەوە کەم پارێکی زۆرە. وڵا داوا لە حکوومەتەکەی وەریگرێتەوە دایری ئەو خۆی سەرپەرشتی بکاوە، پاشانیش ئەو پارانە لە پاشەکە و دۆرگرێتەوە، چونکە خەڵکی توانای نییە ئەو پارانێ بدا لەو بێمەعاشێ و لەو بێپارەیە. لە هەڵەبجە نزیکەی 140,000 بەشی ئاوی خواردنەوە هەیە و ساڵانە چەندین جار هاوڵاتی ڕوبەڕووی ئەو کێشەیە دەبێتەوە. ئەوەش لەسەر شانی خەڵک قورسە و ناتوانێت ئەو بڕاپارە زۆرە بدات. هەوڵمدا بۆ راپۆرتەکان وتەی بەڕێوەبەری ئاوی هەڵەبجە یاخود نوێنەری ئەو کۆمپانیایی پێوەری ئاوی ماڵانی هەڵەبجەی داناوە وەربگرم، بەڵام هیچ لایەنێکیان ئامادە نەبوون لێدوان بدەن. بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانی هاوڵاتیان لە شارەکەدا دەکەن. بەرپرسی ڕێکخراوی هەڵوێست ئاماژە بەوە دەکات بە دوواداچوون بۆ گرفتەکە دەکەن و لایەنی پەیوەندیداری بۆ دێنە سەرخات. ئێمە بە دوواداچوون ئەکەین بۆ ئەم کێشانەوە پێشووتریش کردومانە و لە ساڵانی پێشوە ئێمە بە دوواداچوونمان کردووە کە ئەم کۆمپانیایە ئەسڵان پێشووتر هەر گرێبەستیان لەگەڵ وەزارەتی ئاو سەرچاو ئاویەکانان نەبوو، بۆیە خۆشبەختانە ئەوە جێبەجێ بووە. ئێستش کە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئێمە بە دوواداچوونی بۆ ئەکەین وە هەوڵ ئەدەین هەم هۆشیاری زیاتر بدرێتە هاوڵاتیان لەمەڕ بەکارهێنانی و بەکارهێنەوە چۆنێتی سەرفکردنی ئاو و هەمیش ئەو نرخە گرانەی کە حکوومەت دایناوە بە شێوازێک بێکە بگونجێ لەگەڵ ئاست و گوزەران و بەرژەوەندی خەڵکە. لەگەڵ کەمکردنەوەی لە سەدابیستی موچەی فەرمانبەران چاوەڕوان دەکرا باج لەسەر خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان کەم بکرێتەوە، بەڵام حکوومەت بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بار و گوزەرانی هاوڵاتی دژوارتر دەکات. بە پێی زانیاریەکان ئەو ماڵانەی پارەی زۆری پێوەری ئاوی خواردنەوەیان بۆ دێتەوە دەبێ عەریزە پێشکەش بە بەڕێوەبەراتی ئاوی هەڵەبجە یان کۆمپانیای تایبەتمەند بکات. ئەوانیش بە دوواداچوون بۆ گرفت و هۆکارەکان یارتنەوەی پارەی ئاوی خواردنەوە دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.